بەخێرهاتنی هەموو لایەک دەکەم ئەو میوانە بەڕێزانەی کە لە دەرەوە تەشریفیان هێناوە، ئەوانەی کە لە بەغدا تەشریفیان هێناوە، ئەو پارێزگاری کە لە شوێنەکانی تری عێراق تەشریفیان هێناوە، هەموو لایەکتان بەخێر بێن. دەمەوێ بەخێرهاتنێکی تایبەتی کاکە بافڵ بکەم. خۆشحاڵین کە ئەم ساڵ ئەویش لە دهۆک لەگەڵ ئێمە بەشدارە. زۆر بەخێر بێی سەرچاو. هیوادارم هەروەکو هەموو لایەک ئاگادارن ئێمە لە ماوەی ڕابردوو چەند کۆبوونەوەیەکی باشمان کردووە. کۆبوونەوەکانمان زۆر باش بوون. کاک بافڵ، کاک عقوبات و بەندە و کاک مەسروریش خاڵهوشیاریش وڵا لەگەڵمان بوو. کۆبوونەوەکانمان باش بوو. بە هیواین ئینشەڵڵا لە ئایندەشدا ئەو کۆبوونەوانە بەردەوام بکەین و بگەین بە لێک تێگەیشتنێکی مشتەرەک. بە هەر حاڵ هەموو لایەکتان بەخێر بن جەماعەت. هیوادارم کە کاتێکی خۆش و بەسوود لە دهۆک بەسەر بەرن. دەستخۆشی لە زانکۆی ئەمریکی کوردستان دەکەم کە ساڵانە ئەم کۆڕبەندە ڕێک دەخات و لەم کاتە گرنگەدا گفتوگۆ لەسەر چەندین بابەتی گرنگ دەربارەی ئاسایش و دەربارەی ئاشتی و ئاسایش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و هەرێمی کوردستان ساز دەکات. دەستخۆشیەکی تایبەت لە بەڕێز کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بۆ ئەم کارە گرنگەی کە لە ڕۆژی یەکەمەوە لە دهۆک کردوویەتی بە دامەزراندنی زانکۆی ئەمریکی لە دهۆک و ئەم کۆڕبەندە. زۆر سپاس. ئەم ساڵ کۆڕبەندەکە هاوکاتە لەگەڵ ئالۆزیەکی مەترسیدار دۆخی ناوچەکە کە هەڕەشە لەسەر ئارامی و سەقامگیری ناوچە و جیهانیش دەکات. ئەم دۆخە هەموو جیهانی خستۆتە ئالۆزیەکی گەورەوە. ئاسایش و سەقامگیری و ئابووری جیهان پێکەوە بەستراوە و ڕووداوەکان لە هەر کوێ بن بە ئاستی خۆیان کاریگەریان بەسەر دۆخی جیهانەوە هەیە. شەڕی ئیسرائیل و حەماس جارێکی دیکە ئەو ڕاستیەی سەلمان کە ئاسایشی جیهان چەمکێکی واتادار و ڕاستەقینەیە. بەرفراوانبوونی شەڕی ئیسرائیل و حەماس و تێوەگلانی زیاتری هێزەکانی ناوچەکە و جیهان لە کێشەکەدا دۆخەکە سەختتر و ترسناکتر دەکات. لێکەوتەکان لەسەر ناوچەکە و لەسەر جیهانیش بەگشتی خراپتر و درێژخایەن دەبن. لە دۆخێکی ئاوادا ئێمە لە عێراق و هەرێمی کوردستان دەبێت لە هەموو کاتێک زیاتر بەو پەڕی وشیاریەوە مامەڵە بکەین. هەر چۆنێک بێت بە هیچ پاساوێک نابێت ڕێگە بدەین عێراق بخرێتە ناو ئەو شەڕە و کێشە و ئالۆزی زیاترەوە، چونکە زیانێکی زۆری لێ دەدات و عێراق دەبێ سەقامگیر بێت بۆ ئەوەی پێش بکەوێت. ئێستا کاتی ئەوەیە بیر لەوە بکەینەوە عێراق بکەینە گۆڕەپانی چارەسەری کێشەکانی خەڵکی عێراق، نەک گۆڕەپانی درێژکردنەوەی شەڕ و ئالۆزیەکان لە ناوچەکە. سەرهەڵدانەوەی شەڕ لە نێوان حەماس و ئیسرائیل ڕاستیەکی زۆر سادەی سەلمان. ئەویش ئەوەیە کێشەکان بە دواخستن و کپکردن چارەسەر ناکرێن، بەڵکو گەورەتر دەبن و ڕۆژێک خراپتر دەتەقێتەوە. هێز و شەڕ و تند و تیژی هیچ کێشەیەک چارەسەر ناکات. ڕەنگە لە کات و بارودۆخێکدا بۆ ماوەیەک کپ و بێدەنگیان بکات، بەڵام کێشەکان قۆڵتر دەکاتەوە. ڕێگەی ڕاست ئاشتیە. ئازایەتی ڕاستەقینەش چارەسەرکردنی کێشەکانە. شەڕ جگە لە پەرەسەندنی بیری تۆڵەسەندەوە و تند و توژی وێرانکاری هیچی دیکەی لێ ناکەوێتەوە. ئەو کاتیش هەمووان دەبێ باجی گەورە بدەن، ڕێک وەک ئەوەی ئێستا لە ناوچەکەت ڕوودەدات و ئەگەر ڕێگری لێ نەکرێت خراپتر و گەورەتریش دەبێت. چارەسەری دوو دەوڵەت وەک لە بڕیارە نێو دەوڵەتیەکاندا هاتووە کە مافی
بوون و ئاشتی بۆ هەردوو لامسۆگەر بکات تا قەڕێگەی نەمانی ئاڵۆزیەکان و کۆتایی هێنانە بە کێشەکان. چەندین دەیەیە لە شەڕ و پێکدادان تێپەڕین، چەندین دەیە کێشە لە خوێن و وێرانکاری هیچ ئەنجامێکی نابێت نە بۆ فەڵەستین و نە بۆ ئیسرائیل. چارەسەر ئازایەتی و ئیرادەی جددیە بۆ ئاشتی. ئێستا کاتی ئەوەیە هەموو جیهان هەوڵ بدات ئەم شەڕە ڕابگیرێت. کوشتن و تێکدانی ژیانی خەڵکی مەدەنی لە غەزە کۆتایی پێبهێنرێت. دیل و بارمتە مەدەنیەکان ئازاد بکرێن. دوای ئەوەش چارەسەری بنەڕەتی کێشەی فەڵەستین و ئیسرائیل جێبەجێ بکرێت لەسەر بنچینەی دوو دەوڵەت. ئەگینا دووبارەکردنەوەی مێژوو هەر هەمان ئەنجامی ئێستای دەبێت و دیسان لە ناکاو بەیانیەک لەگەڵ ئاڵوزبوونێکی خراپتری دۆخەکە بە ئاگادەینەوە. ئامادەبوانی بەڕێز لە عێراق 20 ساڵ ئەزموونی ئازادی عێراق دەکرا زۆر باشتر بوایە ئەگەر دەستور وەک خۆی جێبەجێ بکرابە و فدرالی کە سیستەمی عێراقە و گەلی عێراق دەنگی بۆ داوە جێگر بکرابە. جێبەجێ نەکردنی سیستەمی فدرالی پابند نەبوون بە دەستورەوە زۆر کێشە و ناکۆکی سیاسی هێناوەتە ئاراوە و ناسەقامگیری هەمەلایەنەی لە عێراق دروست کردووە. وای کردووە کە سەقامگیری عێراق هەمیشە بە لەرزۆک ببینرێت. چارەسەر گەڕانەوەیە بۆ بنەماکانی هاوبەشی سازان هاوسەنگی کە عێراقی نوێ لەسەری دامەزراوە و ڕۆحی نووسینەوەی دەستوری عێراقە. دەستەبژێری سیاسی عێراق دەبێ بگەڕێنەوە بۆ ئەو ڕێگەیە. زۆر پێویستە لایەنە سیاسیەکانی عێراق هاوکار بن بۆ دانانی ئەو یاسایانەی دەستور داوایان کردووە. هەروەها هاوکاری حکوومەت و دامەزراوەکانی دەوڵەت بن بۆ جێبەجێکردنی دەستور. سیستەمی فدرالی بنەمای دەستوری عێراقە. فدرالی دەتوانێت یەکسانی و هاوبەشیەکی تەواو بۆ هەموو ناوچە و پێکهاتەکانی عێراق دابین بکات. خەڵکی عێراق بەو هاوبەشیە لە ڕووی ئابووریەوە پێش دەکەوێت و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە یەکگرتوو دەبێت. هەر ئەمەشە نەقشە ڕێگەی درستی چارەسەرکردنی کێشەکان لە عێراق. ڕەفتارکردن و بیرکردنەوە بە پێوەر و لۆژیکی هێز هیچ دەردێکی عێراق دەرمان ناکات، بەڵکو کێشەکان لەم وڵاتە ئاڵۆزتر و مەترسیدارتر دەکات. عێراق بۆ ئەوەی سەقامگیر و پارێزراو بێت، بۆ ئەوەی پێش بکەوێت و شوێنی شایستەی خۆی لە ناوچەکە و لەو جیهاندا بگێڕێ، دەبێ بێ جیاوازی وڵاتی هەموو پێکهاتەکان بێت. مافی هیچ پێکهاتەیەک زەوت و پێشێل نەکرێت، هیچ پێکهاتەیەک بە هیچ شێوەیەک لە عێراق نابێ پەراوێز بخرێت. عێراق بە پێکەوە ژیانی پێکهاتە جیاوازەکانی بەهێز دەبێت و بە جیاکاری و ناکۆکی نێوان پێکهاتەکانی لاواز دەبێ و دوا دەکەوێ. دەبێ هەموو پێکهاتەکان هاوبەش و بەشدار بن لە بڕیاری سیاسی و بەڕێوەبردننی وڵاتدا. هیچ پێکهاتە و هاوڵاتیەکی عێراقی لە هەر ئائین و مەزهەب و نەتەوەیەک بێ هەست بە ستەملێکردن و جیاکاری و جیاوازی نەکات، بەڵکو هەست بکەن هەمویان وەک یەک خاوەنی ئەم دەوڵەتەن. ئەگەر دەستەبژێری سیاسی عێراق، لایەنەکانی سیاسی عێراق کار بە ڕۆح و ناوەڕۆکی دەستوری عێراقدا بکەن، چارەسەری کێشەکان ئاسانە. کێشەکان هێندە مەحاڵ نین کە چارەسەر نەکرێن. مەسەلەکە تەنها بیرکردنەوەیە. ئەگەر بە دروستی بیر بکەینەوە، بیر لە یەک تێگەیشتن بۆ هاوبەشی و پێکەوە ژیانی ئاشتیانە بکەینەوە، ئەگەر وڵات و بەرژەوەندیەکانی بخەینە سەر هەموو پێناسە و شتێکی دیکەوە، ئەو کات دەبینین چارەسەری هەموو کێشەکان ئاسان دەبێت. لە دۆخی ئاڵوزی ئێستای ناوچەکەدا ئێمە لە عێراق دەبێ زۆر بە دانایی وشیارانە ڕەفتار بکەین بۆ ئەوەی عێراق بتوانێت ڕووبەڕووی هەموو ئالنگاریەکان ببێتەوە. دەبێ کێشەکانی خۆی چارەسەر بکات. ئێستا پاراستنی سەقامگیری سیاسی لە عێراق لە هەموو کاتێک زیاتر پێویستە. عێراق هێشتا بەدەست لێکەوتەکانی شەڕی داعشەوە دەناڵێ، هێشتا
کێشەی ئابووری و خزمەتگوزاری هەیە، پێویستی بە سەقامگیری و حەسانەوەیە. هەر هەنگاوێک سەقامگیری سیاسی وڵات لاواز بکات، ژیانی خەڵکی عێراق تێک دەدات. بەڕێزان، ئێمە پێمان وایە کلیلی سەقامگیری عێراق چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستانە لەگەڵ حکوومەتی فدرالی عێراق. دەستوری عێراق نەقشە ڕێگایەکی زۆر ڕوونی چارەسەری کێشەکان داناوە. تەنها پێویستیمان بە ئیرادەیەکی سیاسیە بۆ چارەسەری کێشەکان لەلایەن لایەنە سیاسیەکانەوە. هەرێمی کوردستان ئامادەیە بە پێی دەستور و بە لە یەکتر تێگەیشتنی هاوبەش کێشەکان لەگەڵ بەغدا چارەسەر بکات. چارەسەرێک لە بەرژەوەندی تەواوی وڵاتدا بێت و مافە دەستوریەکانی هەمووان مسۆگەر بکات. ڕاستە هێشتا چارەسەر نییە، بەڵام بەردەوامبوونی گفتوگاکان بۆ چارەسەرکردن لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالی عێراق کارێکی زۆر گرنگە. بێگومان ئەنجامەکانی گفتوگۆ تا ئێستا لە ئاستی خواست و چاوەڕوانیەکانی هەرێمی کوردستاندا نین، بەڵام پێمان وایە بەردەوامبوونی گفتوگاکان تاکە ڕێگەی ڕاستە بۆ بە ئەنجام گەیاندنی هەموو ئەو کێشانەی کە هەیە. ئێمە کۆڵ نادەین و بەردەوام دەبین بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ کێشەکان. لەو بارەشەوە بە پێزانینەوە لە هەوڵ و کاری بەردەوامی بەڕێز محەممەد شیاع سوودانی سەرۆک وەزیرانی عێراقی فدرال دەڕوانین لە لای ئێمەوە بە تەواوەتی پشتیوانی لێ دەکرێت. بەڕێزان، فەرمانبەران، خانەنشینان و موچەخۆران لە هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆر خراپدا دەژین. خێراکردنی دانانی چارەسەرێکی بنچینەیی بۆ بودجە و موچەی هەرێمی کوردستان ئەرکێکی نیشتیمانیە بۆ حکوومەت و دامەزراوەکانی دەوڵەت لە عێراقدا. قەیرانی دارایی و گوشار لەسەر ژیانی خەڵک لە هەرێمی کوردستان دەتوانرێت بە ڕێکەوتنی نێوان حکوومەتی فدرالی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بە زوویی چارەسەر بکرێتن. کارێکی زۆر پێویستە بە خێرایی ئەوە بکرێت بۆ ئەوەی ئەم دڵڕاوەکیە لە هەرێمی کوردستان هەیە کۆتایی پێ بهێنرێت، چونکە کاری کردوتە سەر ژیان و کار و بازاری هەموو خەڵکی هەرێمی کوردستان. پێویستە پەلە بکرێت لە نەهێشتنی بربەستەکان بۆ دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان. ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان چەندین ملیارد دۆلار زیانی بە داهاتی گشتی عێراق و ئابووری وڵات گەیاندووە و هیچ سوودێکی بۆ عێراق تێدا نییە کە بەم شێوەیە بەردەوام بێت. بەڕێزان، لەم دۆخە ئاڵۆزەی ناوچەکەدا لە هەرێمی کوردستانیش دەبێ خوێندنەوە و هەڵسەنگاندن و تێگەیشتنی دروستمان بۆ پێشهاتەکان و ئەگەری لێکەوتەکانی هەبێت. ئەرکی لە پێشینەی هەموو لایەنە سیاسیەکانە تەبایی و یەکڕێزی و یەکتر تێگەیشتن دروست بکەن. بۆ ئەمەش بە پلەی یەکەم ئەرک و بەرپرسیارەتی دەکەوێتە سەرشانی پارتی و یەکێتی کە بگەنە لێک تێگەیشتنی هاوبەش و کێشە و ناکۆکیەکان چارەسەر بکەن. کۆبوونەوەکانی ڕابردوومان کۆبوونەوەکانی باش بوون. زۆر پێویستە ئەم کۆبوونەوانە بەردەوام بن. هیچ کێشەیەک هێندە ئاڵۆز نییە لە نێوان پارتی و یەکێتی و لایەنەکاندا نییە کە چارەسەر نەکرێت. مەترسی و ئاڵنگاریەکان کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبنەوە لە هەموو کێشەکان گەورەترن و تاکە ڕێگەی بەرنگاربوونەوەیان تەنها لێک تێگەیشتن هاوبەشی و هاوکاریە. لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لێرە و لە بەغدا تەنیا بە یەکدەنگی لەسەر بەرژەوەندیەکانی گشتی و باڵاکانی هەرێم دەتوانن ژیان و گوزەرانی خەڵک باش بکەن و پارێزگاری لە دەستکەوت و مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان دەن کە لەم ڕێگەیەدا هەزاران شەهید و قوربانیان داوە بۆ گەیشتن بەم ڕۆژە. بۆیە ئێستا کوردستانیان بە هەموو پێکهاتەکانیەوە لە هەموو کاتێک زیاتر چاویان لەوەیە لایەنە سیاسیەکان یەکڕیز و تەبابن، هەر ئەوەش
گەرانتی پاراستنی دەستکەوتە دەستوریەکان و قەوارەی هەرێمی کوردستانە. ئامادەبوانی بەڕێز، وەک لە باسەکانی دیبیت و گفتوگاکانی ئەم کۆربەندە هاتووە، ئێمە لە عێراق و هەرێمی کوردستان جگە لە ئاڵنگاری سیاسی و ئەمنی و ئابووری لەگەڵ لێکەوتەکانی گۆڕانی گەش و هەواش ڕوبەڕوو دەبینەوە. ئەمە بەڕاستی مەترسی و هەڕەشیەکی جددیە بۆ پلان و کاری زۆر پێویستە بۆ ئەوەی کاریگەری خراپەکانی لەسەر ئێستا و داهاتووی عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکە کەم بکەینەوە. دەبێ ئەم بابەتە زۆر بە جددی وەربگیرێت. بۆ ئەم مەبەستە عێراق و وڵاتانی ناوچەکە دەبێت لە نێوان خۆیان و لەگەڵ وڵاتانی جیهانیشدا هاریکاری و هاوبەشیان هەبێت. هیوادارین باس و دبیت و گفتوگاکانی ئەم کۆڕبەندە یارمەتی دەرد بن بۆ دەست نیشانکردنی ڕێگە و شێوازەکانی بەرنگاربوونەوەی ئەم مەترسیە. هەروەها بابەتی ژیری دەستکرد کە باسێکی دیکەی کۆڕبەندەکەیە و باسێکی گەرمی ناوەندە زانستی و تەکنۆلۆژیەکانی جیهانیشە، بابەتێکی جددی و گرنگە. زۆر کارێکی باشە زانکۆی ئەمریکی کوردستان و زانکۆکانی عێراق و هەرێمی کوردستان گرنگی تایبەتی بەم بوارە بدەن، لەسەر ڕۆڵ و کاریگەریەکانی بوەستن و لەو دەرفەت و مەترسیانە بکۆڵنەوە کە لەگەڵ خۆیاندا دەهێنێت و مۆرێکی گەورە لە داهاتووی مرۆڤایەتی دەدات. زۆر دڵخۆشم کە قوتابیان و لاوانی کوردستان هوشیاریەکی زۆریان هەیە بەرامبەر گۆڕانی گەش و هەوا. هەروەها بە پێی دەرفەت تێکهەڵاوی باسەکانی ژیری دەستکردیش بوون. زۆر خوشحاڵم بە ئاست و هوشیاری نەوەی تازە لە کوردستان. هیوادارم ژیانێکی باشتر بۆ نەوەکانی داهاتوو دروست بکەن. دووبارە هیوای سەرکەوتن بۆ کۆڕبەندی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان دەخوازم و بەخێر بێن سەرچاو. زۆر سوپاس.